ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 21 ئابی 2025 پێشکەش دەکەین کاتژمێر 10 با کاتی ناوەندی ئەوروپایە. کوردستانیان لە شاری جنێڤی سوئیسرا بەردەوامن لە چالێکی ئشتگیری بۆ ئازادی جەستەیی ڕێبەرۆ جەلان و چالاکێکە لە 25 کانۆنی دووەمی ساڵی 2021ەوە هەموو چوارشەمەیەک لە بەردەم نووسینگەی نەتەوەی گرتوەکان بەردەوامە و پێی ناوەتە هەفتەی 239 خۆیەوە. چالاکی ئشتگیری بە بۆنەی ساڵیادی شەهیدبوونی ئەنگین سەنجەر و کەوسەر ئەرتورک و ئیسماعیل ئۆزدۆن بە ناسناوی زەکی شەنگالی باخولەکێک وەستان دەستی پێکرد و هاوسەرۆکی فیدراسیۆنی عەلەویە دیموکراتیکەکانی ئەوروپا فەدا شاهین پۆلات لەوێدا ڕایگەیان مۆدێلی ئاشتی و ژیانی دیموکراتیک کە ڕێبەرۆ جەلان پێشکەشی کردووە نەک تەنها بۆ گەلی کورد بەڵکو بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەرێکی مێژوویە. هەروەوتیشی مۆدێلەکەی بەڕێز ئۆجەلان یەکسانی و ئازادی و دانپێدانانی باوڕ و پرۆژەی پێکەوە ژیانە لەسەر بناغی ئازادی ژنان و کۆمەڵگەی عەلەوی سوودمەندی یەکەم دەبێت لە مۆدێلە. هەروەها شاهین پۆلات جەختی کردەوە عەلەویەکان وەک گەلی کورد قوربانی دەستی زێهنیەتی تاکڕەوی دەوڵەت نەتەوەن و وتیشی وەک کۆمەڵگەی عەلەوی بەشێکی بنیاتنەرین لە مۆدێلی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کە ئەندازیارەکەی ڕێبەر ئۆجەلانە. هەروەها شاهین پۆلات تیشکی خستە سەر شەڕ و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەختی کردەوە تاکە چارەسەر کۆمەڵگەی دیموکراتیکە و تشکیشی خستە سەر بڕیاری مافی هیوا بۆ ڕێبەر ئۆجەلان کا کۆنسەی ئەوروپا ڕەوانەی تورکیای کردووە وتی جێبەجێکردنی ئەم بڕیارە مەرجی سەرەکیە بۆ بنیاتنانی مۆدێلی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و وتیشی دەبێت تا مەزراوە نێونەتەوەیەکان بەرپرسیایەتی خۆیان جێبەجێ بکەن و گەلیش با مەزنکردنی تێکۆشان فشاری کۆمەڵایەتی بکەن. لە چالاکیەکەدا بانگەواز بۆ بەشداربوون لە یەکەمین فێستیڤاڵی کەلتوری کوردی کە بابۆنەی ساڵیادی هەڵمەتی 15 ئابەوە لە 23 ئاب لە زوریخ بەڕێوە دەچێ ئەنجامدرا. دەستپێشخەری ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان لە سووریا و دەستپێشخەری پارێزەرانی سووریا بۆ بەرگری لە ڕێبەر ئۆجەلان ڕاگەیاندراوێکی هاوبەشیان سەبارەت بە کەمپینی دەمەوێت سەردانی ئۆجەلان بکەمیان بڵاو کردەوە. کەمپینەکە لە دوای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان لە 27 شوباتی 2025ەوە و بانگەوازی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد هاتووە کە لە 5 حوزەیرانی 2025ەوە لەلایەن کۆڕبەندی ئازادی و ئاشتی ئەوروپا لە سەر ئاسی نێونەتەوەی دەستی پێکرد بوو. لە ڕاگەیاندراوەکەدا جەختیان کردەوە بە ناوی دەستپێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلان لە سووریا و دەستپێشخەری پارێزەرانی سووریا بۆ بەرگری لە ڕێبەر ئۆجەلان هاوپشتی و پشتیوانی خۆمان بۆ کەمپینەکە ڕادەگەیەنین و هەروە ئاماژەیان بۆش کرد کە خواستی ئێمە بۆ بینینی ڕێبەر ئۆجەلان بابەتێکی گرنگە و ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان تەنها داواکاری مرۆڤی و ئەخلاقی نیە بەڵکو پێویستێکی مێژوویە بۆ دۆزینەوەی چارەسەری ڕیشەی بۆ ئەو قەیرانە ساختانەی کە ناوچەکە و جیهان ڕوبەڕووی بوونەتەوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەیاندا باسییان لە گرنگی فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان کرد و لە کۆتاییشدا ڕایانگەیان لەسەر ئەم بنەمایە بانگەواز لە ڕایگشتی جیهانی و هەموو ڕێکخراوە نێونەتەوەیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن کا بە شێوەیەکی بەپەلە و باوردی کار بکەن بۆ بەدەستهێنانی ئازادی جەستەیی فەیلسوفی سەردەم ڕێبەر ئۆجەلان. هەروەها بەرپرسانی هەردوو دەستپێشخەریەکە ڕاشەنگیان ئەو واژۆیانەی کە کۆ دەکرێنەوە پێشکەشی سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی ڕێگری لە ئەشکەنجەی ئەوروپا و وەزارەتی دادی تورکیا دەکرێن. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی سێ شەڕڤانی خۆی ئاشکرا کرد کە لە کاتی جیاوازدا شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەدا باس لەوە کراوە کە شەڕڤانان عوسمان محەممەد خەلەف بە ناسناوی شیار و موهەنەد خالد سەلومی بە ناسناوی عەلی شێر و لە کاتێک کاتژی هێرشی شانی چەتەکانی داعش شەڕیان کردووە شەهید بوون و هەروە حەمید عەبدوعوەید
با ناسناوی علی شێر باهۆی نەخۆشیەکی قورسەوە شەهید بووە. قەسەدە سەرخۆشی خۆی ئاراستی بنەماڵی شەهیدان دەکات و بەڵێنی بەردەوامی ڕێگەی شەهیدان دەدا. ناسنامی شەهیدانیش بەم شێوەیە خراوە تا ڕوو حەمید عەبدە ئەلعوەید با ناسناوی علی شێر لە دەیرەزوور لە دایک بوو بەهۆی نەخۆشی لە حەڤەی ئابی 2025 لە حەسەکە شەهید بووە. هەروەها عوسمان محەممەد خەلەف بە ناسناوی شیار لە ڕقە لە دایک بووە لە حەڤەی ئابی 2025 لە تراوزە شەهید بووە. هەروەها موهەنەد خالد سەلومی ویش بە ناسناوی علی شێر لە تەلحەمیس لە دایک بوو لە 14 ئابی 2025 لە تەلحەمیس شەهید بووە. دانیشتوانی قامیشلو و ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕاگەاندنی ئازاد چوونە گۆڕستانی شەید دەلیل ساروخان بۆ بە خاکسپاردنی تەرمی شەهیدی ڕاگەاندنی ئازاد کارەهان لوقمان ئۆیگۆن بە ناسناوی ئەرگەش سەرحەد کە لە ساڵی 2019 لە هەرێمەکانی پاراستنی مدیا لە هێرشی دەوڵەتی تورکدا بریندار بوو لە سەرنجامدا لە دەی ئاب لە شاری حەسەکە بەهۆی سەختی برینەکانیەوە شەهید بوو. لەسەر ناوی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان و فێدەراسیۆنی بریندارانی شەڕ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ڕاگەاندنی ئازاد چەند وتەیەک پێشکەش کرا و جەختیان کردەوە لەسەر درێژە پێدان با ڕێباز و پەیامەکانی شەهید ئەرگەش. دواتر ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادستی خەباتکارانی ڕاگەاندنی ئازاد کرا و باوتنەوەی دروشم تەرمی شەهید بە خاکس بردرا. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سوهر ڕێگەاندووە تەنها لە چەند کاژمێرێکی ڕابردوودا با شێوەی مەیدانی ناوی 7 کەسی دەروزیەکانیان تۆمار کردووە کە گول لە باران کراون و لە نێویاندا منداڵک و پێنجنیش هەیە. هەروەها ڕاشنگاندۆ ژمارە ئەو قوربانیانەی کە مەیدانی گول لە باران کراون بەرز بووتەوە بۆ 554 کەس کە ژن و منداڵ و کارمەندانی پیزیشکیشیان تێدایە. با کۆی گشتی ژمارەی کوژراوان لە ڕۆژی 13 تەمووزەوە بەهۆی کۆمەڵکوژیەکانی چەکدارە تونندڕەوەکانی سەر با حکوومەتی کاتی سووریا و کوشتنە مەیدانیەکان و بردومانی ئیسرائیلەوە 1779 کەس کوژراون. دایکانی ئاشتی لا پێنجەمین کۆبوونەوەی کۆمسیۆنی دیموکراسی خوشکوبرایەتی و یەکگرتنی نەتەوەیی پێشلکردنی مافەکانیان و چیرۆکی ڕۆڵەکانیان گێڕایەوە و داوایان کرد کۆمسیۆنەکە لەگەڵ ڕێبەرۆجەلان کۆ ببێتەوە. دایکی ئاشتی تورکیا بۆسکورت ڕایگەیان گەلی کورد باوەڕی با ڕێبەرۆجەلانە و مخاتەبی ڕاستەقینەی چارەسەری ڕێبەرۆجەلان. هەروەها ئاماژەی بۆش کرد کە کچەکەی لە تەمەنی 14 ساڵیدا لە ئامەد دەست بەسەر کراوە و پاش 18 مانگ لە زیندان ئازاد کرا ببورن بەڵام دیسان خراوەتە زیندان و 27 ساڵیشە لە زینداندایە. هەروەها ئەو دایکی ئاشتیا تشکی خستە سەر مەراسیمی سووتاندنی چەکەکان لالایەن گەریلاکان و بڕیارەکانی کۆنگرەی پەکەکەوتی سەرەڕای هەموو ئەمانە هێشتا وڵامێکی گونجاو نەدراوەتەوە و دەبێت بە ڕێز ئۆجەلان و هەموو زیندانیانی سیاسی و نەخۆشیش ئازاد بکرێن. هەروە دایکی ئاشتی ڕابعە کیران وتی ئەگەر باسکردن لە ئاشتی بەرەنجامی هەوڵەکانی بە ڕێز ئۆجەلان بێت وەک دایکانی ئاشتی پشتگیری لەم ئاشتیە دەکەین و خاوەنداری کۆمسیۆنەکەی لە پرۆسەکەش بە گرنگ زانی و ڕێگەیان پێش هەموو شتێک دەبێت بە ڕێز ئۆجەلان ئازاد ببێت و دەبێت بێتە پەرلەمان و پێکەوە باسی پرسەکان بکەن. هەروەها وتیشی گەل لەم وڵاتە مافوویە یاسا و دادپەروەری بووایە ڕۆڵەکانمان نەدەچوونە چیا و جەختێکی کردەوە وەک دایکانی ئاشتی لێرەن و گەلی کورد لەگەڵ بەڕێز ئۆجەلاندایە. لە دانیشتنی دووەمی کۆبوونەوەکەدا گوێ لە بەڕێوبەر و ئەندامانی بەشێک لە ڕێکخراوەکان گیرە. عەبدولکەریم عەبدولفازڵی سەرۆکی دەستی ئاسایشی نیشتمانی عێراق سەبارەت بە دانپێدانانی حەجاج سەرپەرشتیاری زیندانی نوگرە سەلمان لە سەردەمی ڕژێمی باس و بەشێکی دیکە لە تاوانەکانی بەرامبەر بە هاوڵاتیانی کورد بۆ ڕۆژنامەی سەباح دەدوێت. عەبدولکەریم عەبدولفازڵی دەڵێت حەجاج لە کاتی دەستگیرکردنی دانی بەوە داناوە کە لە ساڵی 1989 30,000 هاوڵاتی کوردی لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دەوروبەری لە شوێن 400 زیندانی عەراب لە نوگرە
نوگرە سەلمان داناوە. باسی لەوەش کرد کە لە ماوەی دەمانگی مانەوە لا گرتوخانەکە یەک لە سەرسەی کوردەکان گیانیان لەدەستداوە بەهۆی ئەشکەنجەدان و برسیەتیەوە، چون بەهێزترین چەکیان برسیکردنی زیندانیەکان بووە. ڕۆژنامەکە لە زارێک یەکێک لە قوربانیەکانیش دەیگێڕێتەوە و دەڵێت زۆرینەی منداڵەکان لە برسا گیانیان لەدەستدا و ئەوانی دیکەش بەهۆی ئەشکەنجەدانی زۆرەوە گیانیان لەدەستداوە. حەجاج ئەحمەد عوبەیدیە و لە دایکبووی پارێزگای سەلاحەدینە و دەرچووی خولی حوتەمی کۆلێژی ئاسایشی عێراقا لە بەڕێوەبەرەتی ئەمنیەکان هەولێر ڕۆمەیسا نەجمی بوسایە و موسەنا پۆستی جۆراوجۆری هەبوو تاوەکو بووەتە سەرپەرشتیاری گشتی زیندانی نوگرە سەلمان لە سەردەمی باستا. ناوبراو بادڕەندەی لە نێو دەست بە سەرکراواندا ناسرا بوو کە نازناوی ئەلحەجاجیان لێنابوو بۆ ئەوەی دڕەندەی خۆی دەربخات. با دەستپێشخەری بنەماڵەکەی و ئامادەبوونی نوێنەرانی خۆ بەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کۆنگرەی ستار و کۆمیتەی شەهیدانی پەکەکە و چەندین کەسایەتی وڵات پارێز چوارەمین ساڵیاتی شەهیدبوونی فەرماندەی یەپەگا ڕێناز ڕۆژ و دەیەمین ساڵیادی شەهید ڕێباز تیلەکۆیی گەریلای هەپەگا بەرزڕاگیرا. ئامینە عوسی وتەبێژی پەیوەندیەکانی کۆنگرەی ستار لە باشووری کوردستان لە بەردەوامی مەراسیمەکەدا ڕاگەیان ئەمڕۆ شانازێکی مەزنە کە لە دیداری بنەماڵی شەهید ڕێسان ڕۆژداین کە با تێکۆشانی خۆی دژبە تێرۆریستان مێژوویەکی زێڕێنی تۆمار کرد. ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ڕۆژهەڵاتی کوردستان ڕایانگەیاند ڕۆژی دووشەممەی ڕابردوو چوار هاوڵاتی کورد بە ناوەکانی زەکریا مرادی، مادی کەماڵی و ئومید ڕەحیمزادە و محەممەد ئەمین پور خەڵکی سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزەکانی سەربە ئیتلاعاتی ئێران و بە بێفەرمانی دادوە دەستگیر کراون و بۆ شوێنێکی نادیاریش گوازراونەتەوە. هەر لە هەمان ڕۆژدا هێزەکانی وەزارەتی ئیتلاعات هەڵیان کوتاوەتە سەرماڵی بنەماڵی وریا ئەمیری تەمەن 16 ساڵ خەڵکی سەرپێڵزەهاوی زەر بە پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئەنجامدا ئەو گەنجیان ڕفاندۆ تا ئێستاش چارەنووسی نادیارە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.